بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. بسرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بڕژێ بەسەر هەموو لایەکماندا و خوای پەروەردگار عاقیبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالا. لەو بەرنامەی کە لە خزمەتی داین، بەرنامەی پەنا بە حەول و قووەتی خوا، لە چەند حەڵقەیەک دێینە خزمەتتان و بەرنامەی پەنا یەکێکە لەو بابەت و بەرنامە هەستیار و گرنگەی کە ئینسانی مسلمان و غەیری مسلمانیش ئەگەر پەنا و پەسیوێکی نەبێ ڕەنج بە خەسار دەبێتن و تام و چێژ و لەزەت لە ژیانی دنیا ناکاتن و لە دوا ڕۆژیشدا بێبەش دەبێتن، لە دوا ڕۆژیشدا پەشیمان دەبێتەوە. لەبەرەوە تەماشەکەن جارێک کەلیمەی پەنا ینی پەنا بەخوا لە ئەوەی وەرگیراوە لە ئەڵڵاهوممە لەو فەرمودانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەگە تەماشەیەکەین زۆر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەنای بردۆتە بەر خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە پەنای بداتن. بۆچی؟ لە کۆمەڵە نەخۆشیەک و ناخۆشی و خەم و خەفەت و دەردەسەری و شەڕ و ئاشوبی ئەو دنیایە و هاوڵانیشی فێر کردووە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە چۆن پەناگەیەکیان هەبێتن. ئینسان لە دنیا برا شیرنەکانی خۆم، بیسەرانی ئازیز، خوشکانی ئازیز، کاتێک کە پەنا دەبا، پەنا بۆ چێ دەبا؟ پەنا بۆ کەسێک دەبا کە دەسەڵاتی هەبێ پەنای بداتن. لە سەردەمی جاهیلی ئەو عادەت و تەقالیدە زۆر باو بوو. ئەوانەی کە دەسەڵاتدار بوون، خاوەن عەشرەت بوون، خاوەن پیاوی دەست بە چەک بوون، پەنای خەڵکیان دەدا. لەبەرەوەش هەر کەسێک کە ئەو عەشرەتە پەنای دابا، ئەگەر قاتیلیش با کەس نەدەوێرا چاوی دەچاوی بکات. لەبەرەوەش تەماشەکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیستیفادەی لەو عادەت و تەقالیدە کرد لە سەردەمی مەککەیدا. کاتێک کە چووە تائیف و گەڕاوە، لێ نەگەڕان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بگەڕێتەوە ناو مەککەی. تا یەکێک لەو پیاوە ناودار و خاوەن خزم و کەس و شمشێر بەدەستانە پەنای پێغەمبەری دا عەلەیهی سەڵات وسەلام، فەرمیوە من پەنای پێغەمبەرم داوە و لە پەنای من پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دێتەوە مەککە، یعنی کەس ناتوانێت دەستی بۆ بێنێتن. لەبەرەوە ئینسان کە تەماشە دەکاتن کە لێی دەقەومێ، هانا بۆ چێ دەبا؟ بۆ کەسێک دەبا کە دەسەڵاتی هەبێ بتوانێتن دیفاعی لێ بکاتن، لەسەری بەجواب بێت. ئینسان کە خوای ناسی، دەسەڵات و قودرەت و عەزەمەتی خوای پەروەردگاری ناسی، لە غەیری ئەو ڕێبەخۆنادا هانا بۆ هیچ کەسێک ببا، پەنا بۆ هیچ کەسێک بباتن. و ئینسانیش هەر کاتێک بە ڕاستەقینە، بە دڵسۆزی پشتی بەخوا بەست، هانای بۆ خوای پەروەردگار برد، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا فریای دەکەوێتن. لەبەرەوەش پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام تەماشە دەکەی لە هەموو کاتەکانیاندا بەس پشتیان بەخوا بەستیوە تەبارەک و تەعالا و هانایان بۆ خوا بردووە
وخوای پەروەردگاریش تەبارەک و تەعالا فریایان کەوتووە. ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام لە ناخۆشترین کاتدا ئامادە نەبووە تەکلیف لە جوبریلیش بکە عەلەیهی سەڵات وەسەلام کە فڕیان داوەتە ناو ئاگر. بەڵام لەوە گەڵەوەی کە ئەو ئیعتیماد و ئەو سیقە و متمانەی بە خوای پەروەردگار بووە هانای بۆ خوای پەروەردگار بردووە، خوای پەروەردگار سیستەمی کەون و سیستەمی ئاگری بۆ ڕاگرت. سیستەمی ئاگر سووتاندنە، طەبیعەتەکەی وایە هەر شتێکی بخێوێ ناو دەیسووتێنیتن. بەڵام لەبەرەوەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خاوەن ئەو دەسەڵات و قودرەت و هێزەیە و ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام هانای بۆ بردووە، دەفەرمێ یا نار کونی بەردەن وسەلاما عەلا ئیبراهیم. طەبیعەتی ئاو ڕۆیشتنە، جەرەیانە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا موسا عەلەیهی سەڵات وەسەلام کە هانای بۆ دەبا ئینە مەعیە ڕەبی سەیەهدین، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لەگەڵە مندایە و ڕێچارەیەکم بۆ دەدۆزێتەوە، بەحری بۆ شەق کرد، 12 کۆڵانی تێکرد، هەر تیرە و بە کۆڵانێکدا ڕۆی بەنی ئیسرائیل و دوژمنەکەشی لەبەر چاوی وان غەڕق کرد. یونس عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە چاوەڕێ ناکاتن، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕێی پێ بدا ئایا بڕوایان نەڕوا قەومەکەی بەجێ بێڵیان بەجێ نێڵی پەلە دەکاتن. خوای پەروەردگار وەکو محاسەبەیەک دەیخاتە ناو دەوی حوت، حوتێک قوتی دەداتن. بەڵام لەوێن دەرێش ذاتی خوای پەروەردگاری لە یادە لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. اعتراف دەکاتن و دەگەڕێتەوە پەنای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. خوای پەروەردگار ڕزگاری دەکات و دەفەرمێ چی؟ وكذلك ننجي المؤمنين. يعني ئەی ئیماندارینە ئەو تایبەتمەندیە بەس بۆ یونس نییە، ئەوەی کە ئیعتیمادی لەسەر خوا بێ، ئەوەی کە بگەڕێتەوە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، ئەوەی کە لە خۆشیان خوای پەروەردگاری وەبیر بێ و لە ناخۆشیان هاواری خوای پەروەردگار بکە، خوای پەروەردگار فریای دەکەوێتن. ئەوجا محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وەسەلام برا شیرنەکانی خۆم لە غار کاتێکە لەگەڵ ئەبوو بەکری سەدیقدا دەبن، ئەشکەوتەکەش هەندە قوڵ و ئەوە نییە، دێنە سەری ئەشکەوتەکەی ڕادەوەستن کە تەماشە دەکا. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەری خوا ئەگە تەماشەی بەر پێیانمان بکەن، بەر پێی خۆیان بکەن دەمان بینن. فەرمووی یا ئەبا بەکر ما بالك باثنين الله ثالثهما. گومانت چییە بە دوو کەسان کە ئەوەی سێمیان خوایە، کەمە پەنامان بۆ خوا بردووە، هانامان بۆ خوا بردووە، خوای پەروەردگار ڕزگارمان دەکات. ڕزگاریشی کردن. ئەیوب عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پێغەمبەرە پایە بەرزە، نەخۆشیەکی زۆر کوشندە لە ناو ئەو شارەی کە تێیدایە، ئەو گوندەی کە تێیدایە دەری دەکەن، لە گەڕەکی دەردەکەن، هەتا ئاخر شت بڕیار دەدەن لێ ناگەڕێن کە خێزانەکەی ئیختیڵات بکات لەگەڵ عایلەکانی دیکە، مەگەر ئەو نەخۆشیە بگوازرێتەوە بۆیان. ئەلەوێن دەرێ دە 12 ساڵ عولەما دەفەرمون سەبری گرتووە، داوای نەکردو خوای پەروەردگار شیفای بدات. ئاخر شت کە دەبینی کە وەزەکەی زۆر قڕس بۆ و خێزانی وەکو بڵێ خەڵک مخاڵەتەیان ناکات و هاموشۆیان ناکا، فەرمووی ئینی مەسەنی الضر وأنت أرحم الراحمین. دەشی فەرموو خوایە شیفام بدە، خوای من تووشی ئەو نەخۆشیەی بوو، ناشڵێت تو نەخۆشت کردووە. ئەدەبی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بەرامبەر بەخوا زۆر عەجایب بوو، اعتیمادیان لەسەر خوا زۆر عەجایب بووە. لەبەرەوەش ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام چ دەفەرمێ فەئیذا مەریضت فەهوە یەشفین. ئەگە نەخۆش کەوتم چێ نەخۆشت دەکا؟ خوا. بەڵام ئەدەبی لەگەڵ خوا نەخۆشی پاڵ ناداتە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، دەفەرمێ فەهوە یەشفین، ئەو شیفام دەدا. مەڕەضەکە نەخۆشیەکە بە مەجهول دێڵیتەوە، ئەگە نەخۆش کەوتم ئەو شیفام دەدا. ئەویش دەفەرمی ئەیوب عەلەیهی ناڵێ خوایەوە چەند ساڵە ئەمنت نەخۆش خستوم، خوایە ئاوات لە من کردووە. نە، ئینی مەسەنیە الضر، خوایە ئەمن تووشی نەخۆشیەک هاتووم،
شەکواش ناکە، ناشکریان ناکە، ناش لە خوایە شیفان بدە. دەفەرمێ وأنت أرحم الراحمين، ئەتۆ أرحم الراحمين خوایە، پەنا بۆ خوا دەبات تەبارەک وتەعالە، خوای پەروەردگار شیفای دەدا. هەموو سیرەی ژیانی پێغەمبەران بخوێنەوە عەلەیهیمو سەڵات وسەلام، و سیرە و ژیانی پیاوە ساڵحەکان بخوێنەوە، ئەوە دەست دەکەوێت. ئەو جا براوە ڕێزەکانی خۆم، تەماشەکەین کۆمەڵە ئاەتێک پێم خۆش و پێشۆی کە داخیلی بەرنامەکە بین لە خزمەتیان هەڵوەستە بکەین. لەوانەیە ئەو بەرنامە پێویستی بە دوو بەرنامەی پێشەچی هەبێتن، بۆی کە وەکو مەدخەلێک وەکو پێشەچیەک بۆ بەرنامەی پەنا، کە زیاتر پێم خۆشە هەڵوەستە لەسەر فەرمودەکانی پێغەمبەری خوا بکەم عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام لە پێشەچەکەی پێم خۆشە هەڵوەستە لەسەر ئاەتەکان بکەم، بۆی کە ئینسان کە پەنا بۆ خوا دەبین بزانین کە ئەو خوای ئێمە تەبارەک وتەعالە چ دەسەڵات و قووەت و عەزەمەت و جەبەروتێکی هەیە، و چۆن فریای شوێن کەوتوانی دەکەوێتن، و چۆن وەڵامی مەزڵومان دەداتەوە گەر موسڵمانیش نەبن. لە سوورەتی البەقەرە ئاەتی 67 خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وإذ قال موسى لقومه إن الله يأمركم أن تذبحوا بقرة. کاتێک دەفەرمێ موسى عليه الصلاة والسلام بە قەومەکەی خۆی فەرموو مانگایەک سەر ببڕن. طبعا هاتوونە لای کێشەیەکی کۆمەڵایەتی دروست بووە، نەفەرێک کوژراوە، قاتیلەکە دیار نییە، نەفەرێکی دیکەیان ئیتیهام کردووە، پێغەمبەری خواشیان لە ناودایە. هاتوون لێ بپرسن چێ قاتیلەکەیە، چێ ئەو جەریمەی کردووە. ئەو پێغەمبەر موسى عەلەیهی سەڵات وسەلام پێیان دەفەرمێ اذبحوا بقرة، مانگایەک سەر ببڕن. پرسیارەکە لەگەڵ وەڵامەکەی زۆر لێک دوورن. بە نەزەری ئێمە، بە عەقڵی کورتی ئێمە، بەڵام ئەوە بزانین کە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام خوای پەروەردگار کە ناردووینی بۆی نەناردوون بە خەڵکی ڕابێرن، گاڵتە بە خەڵکی بکەن. ئەها ڕاستەوخۆ وەڵامەکەی وان چ دەبێ؟ قالوا ئەتەتەخیذونا هوزووە، ئەمە هاتووین و پرسیارەت لێ دەکەنەی پێغەمبەری خوا تۆ گاڵتەمان پێ دەکەی؟ ئەها ڕاستەوخۆ وەڵامی موسى عەلەیهی الصەڵات وسەلام قال أعوذ بالله أن أكون من الجاهلين، پەنا دەگرم بەخوا کە من لە کەسانێکی نەفام و جاهیل و نەزان بم. یعنی چی؟ یعنی ئینسان ئەگەر پەنا بەخوا نەگری، خوای گەورە هاوکاری نەبێ، خوای پەروەردگار کۆمەچی نەکاتن، هەندێک صفەتی تێدا دروست دەبن کە صفەتی ئینسانی نەزان و نەفام و جاهیلە، و پێغەمبەرانیش عەلەیهیمو سەڵات وسەلام دوورن لەو صفەتانە. لەبەرەوە ئاگامان لێ بێتن لەو ئاەتە دووشتی زۆر گەورەی لێ وەردەگیرێن، هەرچەندەوە کە نییە هەڵوەستە لەسەر ئاەتەکان بکەین. یەکەمیان ئەوەیە کە بەڕاستی ئیعتیمادکردن لەسەر خوا، گەڕانەوە بۆ لای خوا و پشت بەستن بەخوا لە هەموو کار و کردەوەکانمان. ئەوجا ئەوەی لێ وەردەگیرێ کە ئینسان بە هیچ زۆرێک ڕێ بەخۆ نەدا کە بە خەڵکی ڕابێرێتن، کە گاڵتە بە خەڵکی بکاتن، کە بۆ نمونە خەڵک هاتووە داوای شتێکی لێ بکاتن بە نەوعێکی دیکە بە گاڵتە جاڕی ئەوانە وەڵامیان بداتەوە. ئەوجا خوای پەروەردگار تەبارەک وتەعالە لە سوورەتی هود ئاەتی 47 دەفەرمێ قال رب إني أعوذ بك أن أسألك ما ليس لي به علم وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين. ئەوە چییە؟ نوح عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە کوڕەکەی غەرق دەبێتن، خوای پەروەردگار تەبارەک وتەعالە پێی دەفەرمێ کە ئەتۆ ئەهل و بەیتی تۆ، ئەهلی تۆ ڕزگار دەکەی. ئەهلی وی کوڕەکەی ئەهلی وی ئەگەراوە بە سادەی تەماشەیکەی، لەوی بەوەلد بووە، لە خێزانەکەوی بەوەلد بووە، بەڵام لەبەرەوەی موسڵمان نەبووە
لە ڕوانگەی شەرعەوە لە ڕوانگەی خواوە تەبارەک و تەعالە بە منداڵی وی لە قەڵەم نادرێتن بۆ إنه ليس من أهلك إنه عمل غير صالح کردەوەی باش نەبووە لەبەرەوە دەفەرمێ قال رب إني أعوذ بك خوایە من پاشەوەی کە پرسیار دەکات و لە خوا دەپارێتەوە دەڵێ خوایە تۆ بەڵێنت بە مندا کە ئەهل و بەیتی من ئەهلی من ڕزگار کەی کوڕەکەشم لەبەر چاوی من غەرق بوو فەرمووی نوح وەکو کوردەواری خۆمان دەڵێ ئەو جۆرە قسانە و ئەو جۆرە هەڵوێستانە لە تۆ ناوەشێنەوە ئەوە ئەهلی تۆ نییە ئەوە ئینەه عەمەل غەیر صالح ئەوە ئیمانی بە تۆ نەیناوە ئەهلی تۆ ئەوانن کە ئیمانیان پێهێناوی و باوەڕیان پێهێناوی لەگەڵت و سواری سەفینەکەی بوون لەبەرەوە تا کاتێک کە داوا لە کوڕەکەی خۆی دەکا قال يا بني اركب معنا کوڕم وەرە لەگەڵەمە سوار بە چکۆگەوەی سوار ببا ئیماندار بوو ڕزگاری دەبوو قال سآوي إلى جبل يعصمني من الماء دەچمە سەر ئەو چێوەی ڕزگارم دەکات بەخوا کاتێک کە غەزەبی خوا دێ کاتێک کە ئینتیقامی خوا دێ هیچ شتێک فریاد ناکەوێ نە حزبی فڵان کەسی فریاد دەکەوێ و نە جەماعەتی فڵان کەسی فریاد دەکەوێ و نە پارە و سۆرەت و سامان فریاد دەکەوێ و نە شوێنی بەرز فریاد دەکەوێ فحال بينهما الموج فكان من المغرقين لەبەرەوە کاتێک ئەو شتە دەبێنێەوە خۆ دێتەوە پەشیمان دەبێتەوە نوح عەلەیهی سەڵات چ دەفەرمێ قال رب إني أعوذ بك خوا من پەنا دەگرم بە تۆ دێمەوە لای تۆ ئەتۆ پەناو پەسی و پشتیوانی منی ئەن ئەسئەلەکە ما لەیسە لی به علم کە پرسیارێکت لێ بکەم کە من زانستم دەربارەی نییە تەسەووری من وابوو خوایە کە ئەوە لە من و لە خێزانمە کوڕی منە و ئەهلی منە بەڵام لای تۆ خزمایەتی ڕۆڵ نابینێ ئیمان و تەقوا و دینداری ڕۆڵ دەبینێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم ئەو جا خۆشەویستان لە سوورەتی مەریەم ئایەتی 18 کاتێک کە مەریەمە یەکێکە لەو ئافرەتانەی کە خوا بۆ خوا سوڵحاون یەکێک بۆ لەو ئافرەتانەی کە لەسەر زەوی خوای پەروەردگار موعجیزەی بەردەوامی بۆ ناردوون بە تایبەتی لە ڕووی خواردن و خواردنەوە زەکەریا عەلەیهی سەڵات وەسەلام سەرپەرشتی کردووە لە شوێنێکی تایبەت غورفەیەکی تایبەتیان بۆ کردووە بۆی کە تێکەڵاو نەبووە لەگەڵ خەڵکی خەریکی عیبادەت و خواپەرستی بووە لەبەرەوەش خەڵک بە خوشکی هاڕوونی ناوزەدیان کردووە هاڕوون پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبەرەوە کاتێک کە منداڵەکەی پێدەبێ و دێتەوە عیسا عەلەیهی سەلام دەفەرمێ یا ئوختە هاڕوون یعنی لە عیبادەت و خواپەرستی وەکو پێغەمبەر هاڕوون بووە ئەوەندە عابید بووە بەڵام کاتێک کە خەریکی عیبادەت دەبێ پیاوێک لێ دێتە ژوورەوە پیاوێک لێ دێتە ژوورەوە کە پیاوەکە دەبینێتن دەترسێتن قالت إني أعوذ بالرحمن منك إن كنت تقيا پەنا دەگرم بەو خوایە پەنا دەگرم بەو خوایە لە تۆ ئەگەر ئەتۆ ئەهلی تەقوا و دیندار و موسڵمانێکی و خەسڵەتی باشت تێدا ئەم من ئافرەتێکم تخونم مەکەوە ئەو بابەتی منیە کە بێنە سەر قسەکەی طبعا جبریل عەلەیهی سەڵات بە ئەمری خوا هاتووە کە خوای پەروەردگار بە کون فەیەکونێک عیسای عەلەیهی سەڵات وەسەلام مەزگ دێخیتن ئەو جابرا شیرنەکانی خۆمخۆشکانی ئازیزم دەفەرمێ لە سوورەتی المؤمنون وقل رب أعوذ بك من همزات الشياطين فێرمان دەکا ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام پەیامەکە بۆ پێغەمبەرە وقل يعني أي محمد أتوبلي أعوذ بك من همزات الشياطين خوا پەنا دەگرم بە تۆ لە چی لە تەڵەکە و وەسواسی و لە هەرچی خراپە و خراپەکاریە لە شەیتانەکانەوە سەرچاوە دەگرێ خوا من پەنا دەگرم بە تۆ ئەگەر ئەتۆ هاوکارم نەبی و پەنا من نەدەی و کۆمەکم نەکەی ئەمن ناتوانم بەسەریاندا زاڵ بم دائیمەن کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوە ئینشاڵڵا لە هەڵقەی دووەم لە پێشەکی ئەوانە تەواو دەکەین ئینسان دەبێ ئەو پەناگەی کە ئینسان پشتی پێوە دەبەستێتن زۆر گرینگە ئەویش خوایە ئەگەر ئینسان پشتی بەخوا بەست
اعتیمادی لەسەر خوا بوو هەموو کار و کردەوەکانی دیکەمان بۆ ئاسان دەبن. و لە حەڵقەی دووەم هەر لە مقدمەکەی ئینشاءالله بە خزمەتتان دەگەینەوە و لە حەڵقەکانی داهاتوو ئینشاءالله بە حەول و قووەتی خوا دێینە سەر ئەو فەرمودانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووینی و بۆ ئێمە سونەتن ئینسان لە ژیانی ڕۆژانەیاندا دوعایان پێ بکە لە خوا بپاڕێتەوە و پەنایان بۆ خوا پێبەرێتن بۆی کە خوای پەروەردگار پەنامان بداتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.